یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ڕوودانی ئەم کێشە کۆمەڵایەتیانەی کە دروست دەبێ لە هەموو شوێنێک بریتیە لە خاڵێکی زۆر گرنگ، ئەویش ئەوەیە تووڕە مەبە. چونکە تووڕەبوون جۆرێکە لە جۆرەکانی شێتی، یعنی کۆمەڵی تەسەڕوفاتەکەی، کۆمەڵی هەڵس و کەوت ئەەکەی لە کاتی تووڕەبوونە، دوایی ئەگەر بە ڤیدۆ پێشانت بدرێ شەرم دەکەی. باشە منم ئەم تەسەڕوفاتم کرد، ئەمە هەڵس و کەوتی منە، بەڵێ تۆیە. چونکە زانایان دەفەرمونون جۆرێکە لە جۆرەکانی شێتی، یعنی ئینسان عەقڵی لەو کاتەدا کامل نییە، تەسەڕوفاتی مرۆڤێکی عاقڵ ناکات. سەرەتاکەی ئەمەیە، کۆتایەکەیشی بریتیە لە پەشیمانی، چونکە زۆربەی کێشەکان و ڕووداوەکانی کۆمەلگا بەهۆی تووڕەبوونەوەیە. ئەو تووڕەبوونە چەند چرکەیەکە ناگاتە دەقەیەک، کارە ساتێک گەورە ڕوودەدات. بەڵام زەرەرمەندی یەکەم کە زەرەر دەکات لەو تووڕەیە ئەو کەسە خۆیەتی. کاتێکە من تووڕە دەبم لە هەموو کەسە زیاتر کە زەرەر دەکات خۆمم. ئەوەی کە تووڕە دەبێ باجی تووڕەیی خۆی دەدات. باشە ئەمە جۆرێک نییە لە جۆرەکانی لە دەستدانی عەقڵ کە ئینسان لە پێناو پارچەیە زەوی دەشتێکی وشکی بێکەڵکە، لە پێناو پوش و پەڵاشێکە، لە پێناو پەرێزێکە، لە پێناو بڕێ پارەدا، لە پێناو دەمەقاڵەیەکدا بڕوات خەڵکی بکوژێت، خەڵکی بریندار بکات. ئەمە مرۆڤی عاقڵ وا دەکا؟ من ئاگادارم کێشە هەبووە لەسەر 3000 دینار 9 نەفەر دراوەتە بەرچەقۆ. باشە ئەمانە عاقڵن؟ ئەمە جۆرێک نییە لە جۆرەکانی شێتی، ئینسان لەسەر 3000 نەفەر بردێت بەرچەقۆ، چەقۆ بخوات. نەفەرێ بکوژی لەسەر پارەیەکی کەم، دەستی بەسەر تاشکانۆتەوە، فولایەتێکی بۆت لێداوە، پێشت کەوتووە، ئاوایەکی لێت کردو، مۆڕێکی لێت کردو بیکوژی، یاخود تووشی شەڕ و کێشەبی. ئایا ئەمە جۆرێک نییە لە جۆرەکانی شێتی؟ کاتێکە هاتیتە سەر خۆت ئەڵێ وەڵڵاهی ئیشێکی بێعەقڵانەم کرد، دوو لە ڕێی بەڕێستە، کەواتە تۆ ئیشەکەت کرد. بۆیە قسەیەکی کوردەواری ئەڵێ بەردێک نەزان بیخاتە ناو گۆمەوە بە 1000 زانا دەرناکرێ. واتە یانی چی؟ کاتێککە تۆ تووڕە ئەبی تەنها خۆت تووشی کێشە نابیت، تەنها دەردەسەریەکە بۆ خۆت نییە، کێشەکە بۆ خۆت نییە، خەم و خەفەت و ئازارەکە بۆ خۆت نییە، بە دەوروبەریشتە. دەیەها کەس بەهۆی تۆ ئەناڵێنن. بۆیە هەوڵ بدە خۆت بگرە. دەقەیەک نییە، کەمترە، دەقەیەک، نیو دەقە، 10 سانی، 10 چرکە، 5 چرکە بۆ تووڕەبوون کارەساتە. ئەگەر یەک چرکە تووڕەبووی مەدحی خۆت نەکەی بڵێ من دەقەیە تووڕابم، چرکەیە تووڕابم. دەقەیە، چرکەیە خەتەرە، وریابە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پیاوێک دێتە خزمەتی دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامۆژگاریم کە، دەفەرمێ تووڕە مەبە، دەفەرمێ ئامۆژگاریم کە، دەفەرمێ تووڕە مەبە. چەند جارێک سەحابەیەک دەفەرمێ بیرم کردەوە باشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ وا دەفەرمێ، بۆ بە کابرای فەرموو تووڕە مەبە، تووڕە مەبە، تووڕە مەبە. تەماشام کرد، بیرم کردەوە هەموو کێشەکان بەهۆی تووڕەبوونەوەیە، هەموو ڕووداوەکان بەهۆی تووڕەبوونەوەیە. تەلاقە، خەڵک کوشتنە، خەڵک بریندارکردنە، لە خەڵکدانە، زوڵمکردنە، هەر شتێکە پەیوەندی بە تووڕەبوونەوە هەیە. کەواتە خۆت ڕاگرە، بیهێنە بەرچاوی خۆت شوشەیەک، قوتوویەکی ساردی بهێنە، ساردی، هەر ساردیەک بێ، مەشروباتی غازی، چاک چاک ڕای وەشێنە و یەکسەر هەڵی بچڕە، چی ڕۆدات؟ هەموو گیانە دوێرانەکەت، دەوروبەریش وێرانەکەت، چونکە یەکسەر هەڵە کفێ. ئینسانیش لە کاتی تووڕەبوونا بە هەمان شێوەیە، وەکو ساردیەک وایە ڕات ڕەوشاندە بێ و پاشان یەکسەریش هەڵی بچڕی. کارەساتە، کەواتە ئاگاداری خۆتان بگرن، خۆتان بگرن.